سەرباری مەترسی لەسەر ژیانیان بەڵام هێشتا کۆچبەران چاویان لە گەیشتنە بە وڵاتانی ئەوروپا. خراپی ڕەوشی ئەمنی و بژێوی ژیان وای لە کۆچبەران کردووە بە هەر ڕێگەیەک بێت خۆیان بگەێنە ئەوروپا. باپەی ئەمارەکانیش بە بەراورد بە ساڵی ڕابردوو لەم ساڵدا کۆچکردن بە ڕێژەی لە 30% زیادی کردووە. زۆربوونی ژمارەی کۆچبەران کاریگەری هەبووە لەسەر زیادبوونی ژمارەی ئەو کۆچبەرانەی کە لە دەریای ناوەڕاستدا خنکاون. باپەی ئامارێکی نەتەوە یەکگرتووەکانیش لەم ساڵدا 1700 کۆچبەر لە ڕێگەی گەیشتنیان بۆ ئەوروپا خنکاون کە لە ناویاندا ژمارێکی زۆر ژن و منداڵە بووە. بەهۆی هاوسنووری ئاوی لەگەڵ وڵاتانی ئەفریقا ژمارەی ئەو کۆچبەرانەی کە ڕوو لەو وڵاتە دەکەن بە ڕێژەی 1/3 زیادی کردووە و لەم ساڵیشدا 6,000 کۆچبەر بە بەلەم لە دەریای ناوەڕاستەوە گەیشتونە دەکەناراوەکانی ئیتالیا. لەبارەی ڕەوشی کۆچبەرانیشەوە جاستن ترۆدۆ سەرۆکوەزیرانی کەنەدا ڕایگەیاندووە وڵاتەکەی ئامادەی خۆی بۆ پێشوازیکردن لە کۆچبەران پیشانداوە و پێشتری ژمارێکی زۆر لە کۆچبەر ڕووی لە کەنەدا کردووە. لە جەنگی جیهانی یەکەمدا بە هەزاران هاوڵاتی لە ئیتالیا ڕوویان لە کەنەدا کرد. لەو ڕێگەیەشەوە تێکەڵبوونێکی زۆر لە نێوان هەردوو وڵاتە ڕوویدا و بە جۆرێک بەهۆی لێهاتووی و بەتوانایی ئیتاڵیەکانەوە کەنەدا بەرەو پێشچوونێکی زۆری بەخۆیەوە بینی و لەبەر ئەوە کەنەدیەکان هیچ کات ئەو ڕاستیە لەبیر ناکەن و بەردەوام دەبین لە بەهێزترکردنی پەیوەندیەکانمان لە ڕووی ئابووری و ئاڵوگۆڕی زانستی و تەکنەلۆژی لەگەڵ ئیتاڵیادا. لەلایەکی ترەوە لۆرا بۆلدرینی سەرۆکی پەرلەمانی ئیتالیا ئاشکرای کرد لەم ساڵدا کەنەدا پێشوازی لە 300,000 کۆچبەر دەکات کە لە نێویاندا 40,000 کۆچبەری سووری عراقی هەیە و لە ئێستادا لە ژێر چاودێریدان. لە ساڵی 2017دا کەنەدا زیاتر چاوەخشێنێتەوە با سیاسەتەکانیدا بەرامبەر بە کۆچبەران. لەو چارچەوێژدا لەم ساڵدا پێشوازی لە 300,000 کۆچبەر دەکات کە زیاتر لە 40,000 کۆچبەریان هاوڵاتی عێراق و سووریان کە لە ئێستادا لە ژێر چاودێریدان و لە نێو کامپەکاندا لە زۆرێک لە وڵاتەکان. ڕاستە ئەم ڕێکەوتنی کەنەدا و وڵاتان پرۆگرامێکی دوورمەودایە بەڵام کەنەدا هەمیشە پێشوازی لە کۆچبەران کردووە. لەبارەی داهاتووی کۆچی شەوڕێکخراوی کۆچی نێودەوڵەتی پێشبینی کردووە لەگەڵ نزمبوونەوەی شەپۆلەکانی دەریا شەپۆلێکی تری کۆچبەران ڕوو لە وڵاتانی ئەوروپا بکەن بە تایبەت ئیتاڵیا کە هاوسنووری ئاویە لەگەڵ وڵاتانی ئەفریقا.